دەسۆ بە من قۆڵ بە تا ئاخر تەک مابی زندگیەکەی ناوتار و پودی هیپ هاپی هەمە فکر ڕۆژێ بووە میشە دەستگەل و بگرم فکر باەندا کەم نەبە ڕۆژگەل جیایی بە دڵی پاکەوێژم چە حەسێک مەسپوت و بە گەڵووی پڕ لە بۆخس فەرە ناخۆشە بیت و گە بەینا بین دانیشم بۆ خۆم بیت دروستکەم فکرم دەرگیرتووە هەرچی شەونی مەڕۆ دەی ناکردە دەردوە لێم شێت بووگم بەخوا کە مەقزێ نەماگە بۆم قۆڵف بووگە هەروە ئایسەجە دانیشمەم چەند خەتە و سمەچمە ناو فاس فکر و خەیاڵ ڕیتمەکە ئەموا نەفەرە وەڵس نەس ئەخوێنێ تۆ خۆشحاڵ بە کە دڵی لای تۆ گیرە نەوی فەرەچت بۆ من بێتامە وایان هۆش و پێیەوە بێبا هیچ ناڕەحەتی گینەوێ ئەگەر بێتاقەت بێ وەسەشتێتەوە بەدەنم کوتیاگە جەمامە دەسۆ بە من قۆڵ بە تا ئاخر تەک مابی زندگیەکەی ناوتار و پودی هیپ هاپی هەمە فکر ڕۆژێ بووە میشە دەستگەل و بگرم فکر باەندا کەم نەبە ڕۆژگەل جیایی دەسۆ بە من قۆڵ بە تا ئاخر تەک مابی زندگیەکەی ناوتار و پودی هیپ هاپی هەمە فکر ڕۆژێ بووە میشە دەستگەل و بگرم فکر باەندا کەم نەبە ڕۆژگەل جیایی تاج سەرێکە بۆ شاکەی لەگیانم چەتگەرەک تۆ پایە بیەیژم قسەی مردم بە دەرەک دەسوەگرم ناویسین تۆ بێژە بۆ هەر کوێنە چۆم حتا بێژی پێم بە خاترم مەخوێنە چاوەکە ماران بە فەقەت چاوەکانە و بوێنم خەفەت مەخوە ڕۆژێ حەق خۆم و خۆت لەم دنیا ئەسێنە ئومید و باەندە بێ فەقەت خۆشە بەعزێ وەختیش ئەمە کلاس کار منە خەریکم بە کوردیش بۆت ئەیژم قسەی دڵم وەکو خوای بان سرم ئەتپەرستم و بە قسەی شۆنم ئەکەنم بزانە کیا هەمیە تاپێت کیا فکردا کیا فەرە خۆشتی گەرەک بێت ئەوە هەر منم دەسۆ بە من قۆڵ بە تا ئاخر تەک مابی زندگیەکەی ناوتار و پودی هیپ هاپی هەمە فکر ڕۆژێ بووە میشە دەستگەل و بگرم فکر باەندا کەم نەبە ڕۆژگەل جیایی دەسۆ بە من قۆڵ بە تا ئاخر تەک مابی زندگیەکەی ناوتار و پودی هیپ هاپی هەمە فکر ڕۆژێ بووە میشە دەستگەل و بگرم فکر باەندا کەم نەبە ڕۆژگەل جیایی عاشق خۆم و کارەکانمم نەبە خاتر گەورەی و شۆرەت فەرق مەس نەبە زاهر بەرعکس لە دڵۆ باتن توار ئەژنەفی لە من وەلێ ئیمان تەسکە و کوڕەنی وا ئەم و ئەو ئەیژن جفتێ عاشق کەمی گیشنا جدەن فەرەشێتین خوا خۆشمان کا بۆ یەک جیایی نەکەفێتە بینمان ئامین تویش ئەگەر بە من ڕازیت لە تا دڵخۆت و بێژە کە من و تۆ یەکێکین بە یەکترین ڕازین چە شەڕگەلێک هەکەین وەلێ هیچ نییە بینمان حەداقل من و تۆ یەکمان هەست وەلێ فەرە کەس تەنیان نەخوای چە موزیکاوە ناتاو ئارامە تۆ فەقەتم کارگەلە ئەژنەفی لە ناتاو ڕێکۆر سەنعان دەسۆ بە من قۆڵ بە تا ئاخر تەک مابی زندگیەکەی ناوتار و پودی هیپ هاپی هەمە فکر ڕۆژێ بووە میشە دەستگەل و بگرم فکر باەندا کەم نەبە ڕۆژگەل جیایی دەسۆ بە من قۆڵ بە تا ئاخر تەک مابی زندگیەکەی ناوتار و پودی هیپ هاپی هەمە فکر ڕۆژێ بووە میشە دەستگەل و بگرم فکر باەندا کەم نەبە ڕۆژگەل جیایی ناتاو ڕێکۆرد